بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز. تەوەری دوانگەی ئەمڕۆمان دوانگەی خەڵک تایبەتە بە لەسەرەوەی کە ئایا بەڕێگری لە فەرمانبەران ئیش و کاری تەکسی ڕێک دەخرێتەوە. دیارە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە لەوەی کە بەپێی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ دەبێت ئەو فەرمانبەرانی کە بە تایبەتی لە وەزارەتی ناوخۆ و لە وەزارەتی پێشمەرگە فەرمانبەرن هەر جۆرە پلەیەکیان هەیە لە مەولابۆیان نیەت ئیشی تەکسی بکەن، واروها ئەوانشی کە لەسەر میلاکی شارستانی لە وەزارەتەکانی ترجگە لەو کارمەندانەی کە پلەی وەزیفیان لە حەوت بەرەو خوارەوەیە ئەوانش دەبێ بەپێی مۆڵەتی فەرمانگەکەیان مۆڵەتیان پێ بدرێ بەوەی کە ئیش و کاری تەکسی بکەن و دیارە دەبێت شوێنی تەکسی و جۆری کارەکەشیان بۆ دیاری بکرێت. و لە مەولاش دیارە لە هەفتەی داهاتووە گەرچی بڕیارەکە کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە باز لەوە دەکا لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکەەوە دەبێت بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە کە 31/2019 دەکا، بەڵام دیارە لە هەفتەی داهاتوو ئەم بڕیارە دەچێتە بواری جێبەجێکردنەوە شێوازی تەکسی لە ناو شارەکانە ڕێک دەخرێتەوە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی کە ئایا کێنەوانی کە تەکسی دەکەن و ئەم ڕێخستنەوەی چۆن دەکرێت، ئەوانی کە میلاکن لەسەر وەزارەتەکان پلەی حەوت و بەرەو خوارەوەیان هەیە چۆن مۆڵەتیان پێدەدرێ و چۆن ڕێگری لەو کەسانە دەکەن کە بۆیان نییە تەکسی بکەن بەڵام ئیش و کاری تەکسی دەکەن و ئایا ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ کاردانەوەی کە تا ئێستاندێک کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە باش و خراپی لاینی ئیجابی و سلبی ئەم بڕیارە چۆنە و کۆمنتی جیاواز کە بۆ ئەم تەوەرە لە پیجی پەیامدا هاتووە هەندێک خەڵک بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر ئەم بڕیارە. ئێمە لەم بەرنامەیە زیاتر ڕای هاوڵاتیان وەردەگرین بە تایبەتی ئەوانەی کە کار و پیشەیان تەکسیکردنە لە ناو شارەکانی هەرێمی کوردستانە بزین ڕای خەڵک و ئەوانیش لەسەر ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ چی ئایا لاین ئیجابی و سلبیەکەی چی هەیە. دیارە هاوڵاتیان کۆمنتی جیاوازیان داوە. یەکێک لە هاوڵاتیان بە ناوی یاسین عزیز دەڵێ وەک چۆن شۆفێری تاکسی لە فەرمانبەران قەدەغەکەن بە بازرگانیش لە بەرپرسان قەدەغە بکەن. دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی بڕیاری پاشەکەوت موچەی فەرمانبەرانی بەگشتی پاشەکەوت کردووە چەند ساڵێکە و لە ئێستاشدا کۆمنتی جیاواز لە دوایان بڕیاری وەزارەتی ناوخۆ دێت کە ئەگەر قەرار بێ ئەو فەرمانبەرانە بۆیان نەبێت لەبەر بژێوی ژیانی خۆیان ئیشی تەکسی بکەن ئەی موچە پاشەکەوت کراوەکانیان چی لێ دەکرێت، ئایا موچەکەیان زۆر دەکرێتەوە یا پاشەکەوتەکەیان بۆ دەگەڕێتەوە. کۆمنتی جیاوازتر دێت لەسەرەوەی کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە ئەمنیەتی خۆی لە ناوەندی شارەکاندا بە تایبەتی لە ڕێگەی خەڵکانێکی تایبەتی خۆی لە ناو تەکسیەکانە دەپارێزێت، ئایا ئەو ئەمنیەتیە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لەو بەرژەوەندە گشتیە دەسەڵ دەگرێت و لە مەولا و ڕێخستنە چۆن دەکا. کۆمنتی جیاواز هاتووە کەمال سوورچی دەڵێت بەم شتانە ئەیانەوێت خۆیان لە چاکسازی جددی و ئەسازی بدزنەوە. دیارە کۆمنتی هاوڵاتیان جیاوازە لەبەرەوەی کە لە ئێستادا قەیرانی دارایی، قەیرانی سیاسی، کۆمەڵایەتی چەندین قەیرانی جۆرا جۆر بەرەوکی خەڵکی گرتووە و هەرێمی کوردستان پێویستی بە چاکسازیەکی بنەڕەتی هەمەلایەنە هەیە. بۆیە ئەمەش دێتە پێشەوە بۆ هاوڵاتیان کە ئەگەر لەلایەکەوە خەڵک یا حکوومەتی هەرێمی کوردستان دەسیاوەتە چاکسازیکردن لە ناو تەکسیەکاندا ئایا چۆن دەست دەداتە چاکسازی گشتی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە هاوڵاتیانیش حەقی خۆیانە و پرسیارە بپرسن کە ئایا بۆچی بۆ بڕیارێک ئەگەر خۆیان بگرێتەوە نایخەنە بواری جێبەجێکردنەوە بەڵام بڕیارێک کە هاوڵاتیان بگرێتەوە زووتر دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەحمەد عەلی دەنووسێت با پاشەکەوتی موچەی فەرمانبەرەکان چاک بکەن. ڕاژان ئاسۆ دەنووسێت زۆرینەی ئەو تەکسیانەی ڕۆژانەی خۆیان دەردێنن واتە دیارە بەشێکی زۆر لەو تەکسیانە ینی کەسەکە هەیە کە دوایەوەی کە موچەکەی بۆ نمونە دواکەوتووە یا پاشەکەوت کراوە بەشی بژێوی ژیانی خۆی ناکە لەولاوە کرێچیە و دنیای گەشە و گرفتی دارایی هەیە لەم لاوە دێت ئیشی تەکسی دەکات لە دوای دەوامەکەیەوە. ئایا چۆن دەکرێت کەسێک کە فەرمانبەر بێت لە دوای دەوامی حکومی خۆیەوە ڕێگری لێ بکرێت کە لەوەیە کاری ئازادانەی خۆی بکە. دیارە لە ئێستاە ئیش و کاری تەکسی قسەی زۆر هەڵدەگرێت بە تایبەتی لە دوای ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ نرخی خودی ئۆتۆمبیلی تەکسی دابەزینێکی زۆری بەخۆوە بینیوە منە ڕزایی زۆرێک لە شۆفێرانی تەکسی بە تایبەتی ئەوانەی کە کار و پیشەیان لە ناو معرەزەکانە لەناو پێشانگەکانی فرۆشتندا هەیە ئەمانە ئێستا ناڕزایی خۆیان دەربڕیوە. دیارە هاوڵاتیەکمان لەگەڵایە لە کاک حەمەڕەشید لە ژاراوە لەگەڵمانایە. کاک حەمەڕەشید فەرموو جەنابەت کۆمنتت لەسەر بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ چی هەیە لەسەر ڕێخستنەوەی کاری تەکسیەکان کە نابێت فەرمانبەران کاری تەکسی بکەن؟
پەیامێکی جوانە بەڕاستی تۆڕێکی جوان دابەزاندۆ پێویستە قسەی لەسەر بکرێ بەڵامەوە زۆری جوێ زۆر باشە فەرموو هەر کەسە شتێکی داوینە سەرێ خۆ ناکرێ ئەمە بڕیارە پێم بڕیارێکی جوانە ڕاستە شتێکی جوانە ناکرێت پیا قەساب بێ ناڵبەندێشتا تێگەیشتی پێویستە ڕێک بخرێتەوە بەڵام لە ناوەڕاستی نا باشە بە بۆچوونی جەنابێت کە دیارە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بە باش دەزانی ڕێخستنەوەی دەبێت چۆن بێت چونکە ڕەنگە بەشێکی زۆر هەم لە خەڵک و هەم لە خودی تەکسیەکانیش گرفتیان لەسەر شێوازی ڕێخستنەوە بێت بۆچوونی جەنابێت لەو ڕۆوە چۆنە ئەخرەوە ئەوەنی عەرزی تۆش و بینەران و بیسەرانی دەکەم و داواز لە وەزارەتی ناوخۆ و داواز لە وەزارەتەکانی معنی کاکە کێشەکان کەڵەکە بوون ناکرێتەوە لە ناوەڕاستیەوە تێڕاستی آخر دەبواە پێدا هات باە جارێ لە پێشدا ئەو سیستەمی بۆچیان چاکر باە خەڵکیان ڕێخست بایەوە دەسەڵات کەوت با سەرچکە آخر ئێستا هیچ شتێک نەبووە تۆ حکوومەتت دانەمەزراندووە تۆ کێشەی سیاسیت هەیە ململانێت هەیە ئەو خەڵکە لە قوڵێ ڕاشووە لەسەر ململانەی سیاسی دەوەرە حکوومەتێکە ڕێک و پێک لەسەر سکەدا بمەزرێنندا ئەوتا پێدا خۆدەنا ئیشەکان بڕیارەکە بڕیارێکی جوانە بەڵام جەنابی وەزیری ناوخۆ فکر ناکەیەوە موچە خۆر نییە شازە عەبدە موچێ لە لای حکوومەتی نەبێ نیوە موچەی دەدەنێ تۆ دەبێ وەزیری لەگەڵ وەزارەتدا دەنیشی سەرۆک وەزیران دەبینی پیاماقوڵانی ناو حکوومەتەکەی دەبینی بۆ ڕاوێژ ناکەن بۆ بانگی خەڵکی زانا ناکەن لە ڕێزم بۆتانەیە ئەگەر بۆ خۆشتان فکر ناکەنەوە کاکە خەڵکی پسپۆر هەیە خەڵکی زانا هەیە وەڵی پێتان دەڵێن کۆ من نەسەعەب تەقسیم و نەسایەق تەقسیم بەڵام نەکەر تەقسی کۆمەڵە کێشە دروست بووە کەڵەکە بووە تۆ 27 ساڵە کێشە لە دوای کێشە هەزم دەکەن ئەی کاکە آخر پێداوەژەوە خۆت داوا لە دەسەڵات دەکەم بە خۆی دابشتەوە هێندێک قرار هەیە زەرەدی پترە لە قازاندی کێشە دروست دەبێ ئاوە تا ڕۆژەی سەرجادە ژیراوە ئاگام لێیە هەتا بە عاریەوانەی کە لە مەعرەزەکانی ژیر دەکەن دەرفەتیان وەرگتۆ هاتوونە سەرجادەی بەڵام قسەکان لە دی خۆن جملەیەکیان دەڵێ کاکە بۆ خۆتان تازر بوون تەکسیتان هێنا بە من خەڵکتان دادا ئاگام لێ بەناوی فەلاحی فەقیر گەن پارەی گەرمی نادەنێت تەکسی بۆ تۆ دەکرێت حکوومەت هاتی بکەیت کەواتە کاک حەمەڕەشید ئەوەش جێگەی خۆی پرسیارە کە پێویستەوەش ڕێک بخرێتەوە بە تایبەتی هێنانی ئۆتۆمبیل و بە تایبەتی تر هێنانی ئۆتۆمبیلی تەکسی بۆ ناو هەرێمی کوردستان ئەوەش دەبێت ڕێک بخرێتەوە چونکە دیارە لە ڕابردوودا ئەوەش بەپێی هەم زانستی و هەم بەپێی ئەو داتایانەی کە هەن ڕێژەیەکی زۆر لە ئۆتۆمبیل و بە تایبەتی تەکسی هێنراوەتە ناو شارەکان کە ئێستا گەرسیرکەی هاوڵاتیانش لە کۆمنتان نووسیویانە کە شارەکان پڕ بوون لە تەکسی بەڵێ بەڵێ کاکی بەڕێزمانەوەی یەک ببیستم حکوومەتایەتی تجارەت مەسئول لە ناو حکوومەتەکەیدا لە پشتپەردەی حکوومەتەکەیەوە تجارەتی بکە شیوا بووە لەکوێ یاسایی وڵاتان شیوا هەیە حکوومەت بۆ خزمەتی میلەتیە کە مەسئولیەتی کەوتە سەرشانی ئەوە لەکن مە مەسئولیەت وایە دەنا مەسئولیەت لە سەرشانت بێتە بە خزمەتی وڵاتی بکەیت نۆکو تجارەت بکەیت تەکسی دێنی و زۆر باشە کاک حەمەڕەشید من بە پرسیارێک کۆتایی بە وتەکانی جەنابەت تێنم ئایا باوەڕت وایە لە سەتا چەندی تەکسیەکان فەرمانبەرن ئەمن باوەڕم وایە تێگەیشتی دوو بەشی فەرمانبەرە بەڵام فەرمانبەرێک 500,000 موچەی بێ لە شاری بژیا چوار منداڵی تەلەبە بێ ئەی چۆن بۆ تەلەبەی بخوێنی چۆن ژیان بەریتە سەرێ ئێدە بوەرە پێداوەرەوە کوردستانێکی دەوڵەمەندمان هەیە موچەکان ڕێکخەنەوە با حکم بکەویتە سەرچکە هەر قەرارێکی دەدەی لەسەر سەرمان ئێمەش بە پشتانەوەی دەسەڵات بەڵام قەرار لە ناوەڕاستی دەدرێ ئیتر بە ڕێی برادەرانم لەگەڵ دەخۆشی لێ دەکەم زۆر سپاس کاک حەمەڕەشید سپاس بۆ پەیوەندیەکەت دیارە ئەگەرچی خۆشی کاک حەمەڕەشید تەکسی پێنیە و ئیشی تەکسی ناکە بەڵام لە هەمان کاتە لەلایەکەوە لەگەڵ بڕیاری وەزارەتی ناوخۆیە بەڵام هەم پێشوەختە پێویستان پێش ئەم بڕیارە پێویستان دێ ڕێخستنەوەی تر تایبەت لە بژێوی ژیانی خەڵک و فەرمانبەرانە بکرێت و هەم شێوازی جێبەجێکردنی بڕیارەکەش کۆمنتی لەسەری هەیە دیارە کارزانمەندە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەسەر پێیجی پەیام لە بابەتەکە دەنووسێت با بازرگانی نەوت لەگەڵ نەیاران ڕێک بخەن دیارە ئەمەش بەشێکە لەو نەهامەتی و لەو گەندەڵی و ناشەفافی کە لە ڕابردوودا لە حکوومەتی هەرێمی کوردستان چووەتە سەر شاشەی میدیاکان کە خەڵکانێک لەگەڵ بە تایبەتی لە سەردەمی داعشا بازرگانی نەوتیان هەبووە لە ئێستادا پێویستە
ئەوانە ڕێک بخرێتەوە. دیارە پەیوەندیەکی ترمان لەگەڵایە باوکیایە لە شارە زوورەوە. باوکیایە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. کۆمنتی جەنابەت چی هەیە؟ ئایا بە فەرمانی وەزایە بە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی شوکاری تەکسی چۆن ڕێک دەخرێتەوە؟ السلام عليكم شيخي كاك جلال محمدي برس براسي من شوفيري تكسيم لا تكسيم هي انا بلام اويك بيوزي ببابتكو ورخصدوي تكسي هالكارك لمولاتاش تيكي شاكو باشا اشتكال لموديل بكرينو بلام كشيء ما في موانية مسائل تەکسیبێ ئێستا ئەوەی کە بۆ چوونی منە ئەم وڵاتە بەرەو ئەوە ئەچێت هەموو شتەکان وارێک بخەن لە مەساڵیح و بەرژەوەندی خۆیان وڵاتی ئێمە بکەنە وڵاتێکی باج وڵاتێک بکەنە ئەوەی کە هاوڵاتی هەمووی بە تێکڕا ببێتە وەکو چۆن ئەڵێ جاران خەڵکیان ئەگەر نیوەکاریان پێ ئەکرد نیوەی بۆ خۆی و نیوەی بۆ ئاغایەک بۆ دەرەبەگێک ئەمانەی ئەم وڵاتەی ئێمە بەڕاستی ئەیانەوێت لە تەکسی ئێستا بەیانی تەکسی ئەکرێ خۆشتێکی باشە ئەگەر لەبەرەوەی کۆمەڵی خەڵکەیە ئیشوکاری تەکسیە ئیشوکاری تەکسی خۆیدا بەڵام ئەمە بەیانی تەکسی وایە تۆ لە ماڵەکەی خۆتایت ئەبێ باجی ئەو ماڵی کە خۆت تێدایت جگەلەوەی کە پارەی کارەبا و ئەوانە ئەبێ سەرسی خانۆکەی شکەی خۆتە تاپۆی خۆتە ئەبێ باجی خانۆکەی خۆشت بدەی لە داهاتوە کە تێدایت بۆ داهاتوو هەموو شتێکی ئەم وڵاتە ئەکرێتە باج لەبەر ئەوەی ئەم دەسەڵاتدارانی ئەم وڵاتی ئێمە بە باج داهاتی وڵات و فەرمانبەر و کۆمەڵێ شتارە تەرتیب بکەن پێی بابەتە زۆرەکەیشی خۆیان بازرگانی دەرمانکەن بازرگانی نەوت بکەن بازرگانی شتی گەورە بکەن ئەوانە بۆ گیرفانی خۆیان و بۆ بانقەکانی ئەوروپا و ئەمریکا و کوێ لێ خەزنیکەن ئەم خەڵکەش لەمە لا ببێتە کرێچی بێتە یعنی نیوەکاری ئەوان. زۆر باشە باوشە تۆ باوەڕت وایە لەگەڵ ڕێخستنەوەی شوکاری تەکسیە پێدەچێ ینی سبینێت چۆنم باجر لە تەکسیەکانی تر وەرگرنەوەی کە مۆڵەت وەردەگرن سبێنێت چۆن باج بخەنە سەر تەکسیەکانی تر ینی گومانت هەیە لە ئێستەوە کە ڕەنگە سبێنێت لە ڕێگەی کۆمپانیایە کردی تایبەتەوە بدرێت ئەوانە و ڕێخستنەوەیەکیان بۆ بکەن کە سبێنێ ئەوەی کە تەکسی دەکات دەبێت باج بدات؟ نا کاک جەلال ئەزانی چی ئێستا ئەوە مەسەلەن کابرا پێشمەرگەیەکە ئەم پێشمەرگە مانگێک مەسەلەن لە مانگێک کە 30 ڕۆژێت بە ڕۆژ واجب بەگرێت 500,000 هەیە باشە ئەم 500,000 کابرا دێتەوە ماڵەوە خۆ هەموو خەڵکێک کەسێک لەم وڵاتیما تۆ بینی کەس زۆرێک لە خەڵک خاوی نییە ئەم کابرا گەر هەر 200,000 بداتە کرێ خانووە ئەی کرێ ئاو ئەی کرێ زبڵ کە بۆ خەڵکیان هێناوە ئەی کرێ کارەبا ئەم جۆرەشتانە ئەی ئەم کەسە نەخۆش ناکەون مناڵی ئەی ئەم مناڵی خواردن و پێویست و جلوبەرگ و مەکتەب و ئەمانەی ناوێت یعنی تۆ هەر کاتێک توانیت مثلا بژێوی ئەمانە خەڵکێک ڕێکەی ئەمە زۆر باشە ژیانی پێشمەرگەوانی بکەیت احتیاجی کرێکاری نەبێ احتیاجی تەکسی نەبێ احتیاجی فلان و فلان و فیسار نەبێ بەڵام ئەمەی کەوای لێکەن هەموو شتێک کات زرار ئەبێ بکرێتە وەکو چۆنەمە بکرێتە بازنێک و بەدەستی کەسێکەوە بێ یعنی خەڵکێک لێی مستەفید بێت لە وڵاتی ئێمە هەموو شتێک بۆ کەرتی تایبەت بۆ فلان کۆمپانیا بۆ فلان و فیسار خۆ زۆر بینید لەم وڵاتە هەموو شتێک بۆتە کۆمپانیا بۆتە کەرتی تایبەتی کۆمەڵێک خەڵکو و کۆمەڵێک سیاسی بەناو سیاسی ئەناک بازرگانی سیاسی نەک بازرگان بن بازرگانێکی تاو بن بازرگانی سیاسی و بازرگانی گیرفانی خۆیان و خوێنمژینی خەڵک یعنی ئەم وڵاتە بەو شێوە ئەڕابەدا خۆ کە وردە وردە هەنگاو هەڵ ئەگرن ئەمان پێشوە خەت دەموباسێکە خانە ناو خەڵک بزان خەڵک هەڵوێستی چییە یعنی زان کە خەڵک هەڵەوێ وەڵا قەی ناکا با 10,000 رێ مەسەرەن 5,000 قەی ناکا وردە وردە هەموو شتێک لەسەر شانی خەڵک دانین چونکە ئەزانن خەڵک زۆر باشە باوشایە من لێتە پرسم باوەڕت وایە لەم بڕیارەیە ئەگەر بۆ شێوازە ڕێک بخرێتەوە کێ قازانجەکە کێ زەرەرەکە چۆنە فەرمی عەفوو ئەم بڕیارە بە قازانجی کێ و بە زیانی کێیە ئەم بڕیارە کۆمەڵێ خەڵکی زۆر یعنی ئەوانەی کە سایقی تەکسی لە حەقیقەتا خەری ئیش و کارەکەیان یعنی مهنەکەیان سایق تەکسیە و ئیشی تەکسیکردنە ئەمە مستەفید دەبن لەمە بەڵام لە کۆمەڵێکی خەڵک ئەگەر فەرمانبەر بێت ئەم فەرمانبەرانە ئیشەکانیان بۆ ڕێک بخەن
موچەکانی خۆیان والێ بکەن کە احتیاجی ئەمە نەبن ئەوانیش ئیستیفادە ئەکەن و مستەفید دەبن لە هەمان کاتە. زۆر باشە، سپاس بۆ باوکی ئایا، دیارە پەیوەندیەکی ترمان لەگەڵایە لە سلێمانیەوە. سپاس باوکیایە بەس ڕۆژمامانیان یعنی هیچ لەوە فەقیر نازانێت سیارەکەیژی سەپارە ناکات و نە ئەوەتە بکرێ بە یاری سیارەکان بۆکەن خصوصی ڕەقەمسکی شتێکی باشە هەر لەوەی ژۆ. زۆر سپاس باوکیایە، دیارە کاک هەردی لە سلێمانیەوە لەگەڵمانایە. کاک هەردی فەرم و کۆمنتی جەنابەت لەسەر بڕیارەکەی وەزارەتی ناوخۆچی هەیە، ئایا بۆ بڕیارە ئیشوکاری تەکسی لە هەرێمی کوردستاندا ڕێگە خرێتەوە؟ سڵاو لێ مامەسەجەرە لەم کاتۆ باش. سڵاو لە تۆش. زۆر سپاس و خۆشی و بەرنامە لێ سایشی لێکم هیوادارم میێوارای چوارشەمان بەردەوامی دەکەن. زۆر سپاس. بەڕێزم بەنسبەت بە ڕستی تەکسیەوە بەڵێ هەموو شتێک لایانی سلبی هەیە و لایانی ئیجابیش هەیە. ئەمەی کە بڕیاریان ناوە لەلایەن وەزارەتی ناوخۆ بڕیارێکی لەوانە بێ بازرگانی بێنە با بڵێن ڕێنمایی وەزارەت و با بڵێن بۆ کەمکردنەوەی ئەو کێشە و مەشاکلانە لەبەی تەکسی ساقەکانی یا تەکسی و نەفەرەکانە هەیە. ئەمە زیاتر لە کاتی خۆیە کە ئەم هەموو تەکسیە درات هەنها لەبەر ڕەقەمەکەی. ئێستا دیسانەوە تاریکی زۆران هێناوە خصوصی ئەوش دیسانەوە لەبەرەوەی کە دیسان ڕەقەم کردەوە دەوەرەکە پانزۆرەکە بە معاملاتی دایرەی مرۆژ ئەمجد بەشێکە لە بازرگانی. تۆ خۆت کا کردی شۆفێری تەکسیت؟ من نەخێر، من مۆزەفم، بەس بەنیاز و تەکسی کردم ئەو قەراری بەسەر هاوشتێکی باشە بەڕێزبەر. زۆر باشە، باوەڕت وایە تۆ وەکو مۆزەفێک ینی ئەگەر ئەوەی کە ئیشی تەکسی پێ دەکرێت ڕەنگە تۆ ئیشێکی ترت پێ بکرێت جگە لە فەرمانبەری، ئایا ئەگەر بە فەرمانبەرێک بە تەنها خۆی بە موچەکەی دەتوانێت بژێوی ژیانی خۆی تێپەڕێنێت و سەری مانگ بێت و بە بێخەمی کرێک خانوەکەی بدات و کریا و کارەبا بدات بە تەنها بۆ موچەی کە وەکو فەرمانبەروەری دەگرێت، ئایا ئەوانشی کە خەریکی تەکسین لەکوێ جێ بکرێنەوە لە ناو کەرتی ترا کە ئیلا دەبێت پیشەیەکی تریان نەبێ و کارێکی تر بکەن ئەگەر بێت و موتی فەرمانبەریەکە بەشی بژێوی ژیانیان نەکات؟ زۆر ڕاستە، من لەگەڵتان معاشی من یا هەر مۆسەفێکی کە دابین کرێ و لە کاتی خۆیان و ژیانێکی گونجاو هەبێت دڵنیا بە هیچ کەسێکی دووەم ناکات. ئەمە یەک. دوو ئێستا زۆرێک لە دکتۆرە بەڕێزەکان و ئەجازیارە بەڕێزەکان و کۆمەڵ پشەوەری کرد هەیە هەر زۆر ئازادە دوای دەوام دوای سەعات یەکە دووە چەنە ئەچی بەلایشی گەوە ئازاد ڕێخبێت. بەڵام ئەو هاتووە مۆسەفێکی بەسیط کە معاسەری 500-600 ئەفەڕی ناگاتان ملیۆنێک هاتووە لە چۆن تەقسیمەکە. بەڵام لە لایشکەوە وەزارەتی ناوخۆی بەڕێز لە ئەفسەر و هەمووی جار و بەردی وەرگرتووەتەوە معاشیان باشتردا مۆسەفێکی ئاسایی زیاتر لە ملیۆن. بەڵام ئەوەش لەوەی لە کاتی خۆیان کە کۆمەڵێک ڕێنمایی دەکات لە کاتی خۆیان پاشەکە و پێیان باتێ ژیانی خۆیان بۆ شایستەکە کابرا نەچێ بەس ئیشی ئەوە بێ خەریکی ئەمن و ئاسایشی شارەکە بێ نەک 2 سەعات کەی خەفەرات تەواو بێ بچێت بەڵێ تەکسی کەی نەفەراتی هەبێ و ئەی بەڕاستی ئەوەش بەشێکە لە کێشە و مەشاکیل کە ئەم خۆواتە ناوێتێ بۆ خەڵک. تۆ کاکردی باوەڕت وایە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ لە ئەسڵا بۆ نمونە ڕێخستنی ئیشوکاری تەکسیە یاخود ڕەنگە ئامانجێک هەبێت لە پشتیەوە بڵێ هەندێک کار بۆ خەڵکی ترەوانەی کە هیچ موچەیەکیان لە حکوومەتان نیە هەندیان گەنجی دەرچووی دانەمەزراومانە یامانە بێن خەریکی تەکسی بن یا هەلی بۆ خەڵکی تر دەبنجێنێ. کێشەی بازرگانیە وەزارەتی حەج بەڕێزێنێت ئەوەی تەنها بازرگانی نەکەوە بڵێ کێشەی گەنجەکە ئەوە لە دایرەکانە ئەوە نەبووە هەیە کە بێئیشن هەتا عینات و گرێبەست و ژێربەژێری ژێگە بە باشترەوەکەی کێ دەوێت بە گرێبەستدا ئامەزرێت بۆ هەی سڵاوەتی سارەوە دەرکی دامەزرا بێ دامەزراوی ئەوە بەشێکە بەڵام ئەمە زیاتر پەیوەندی هەیە بە بازرگانیەوە. زۆر باشە، زۆر باشە، سپاس بۆ کاگردی لە سلێمانیەوە. دیارە کەریم سلێمان لە چۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ پەیجی پێیان دەنووسێ نەخێر ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ تەنیا بۆ مەشغوڵکردنی خەڵکە و ئەمەش دیارە لایەکەوە ئەوانەشی کە ئیشوکار و پیشەیان تەکسیە ناحەقیان نییە کە سەرقاڵ بن بەم بڕیارەوە چکە بەشێکی زۆر لەوانە بێکار دەبن لە دوای ئەوەی کە لە فەرمانبەری دەبنەوە لە پیشوکاری فەرمانبەریان دەبنەوە. خەزان سەعید دەنووسێ ئەم حکوومەتە چی باشی کردووە تا ئیشوکاری تەکسی ڕێک بخات، ئەوەش دەچێتە چوارچەوەی و گلە و گازندانی کە خەڵکی هەرێمی کوردستان یا هاوڵاتیان بەگشتی لە حکوومەتی هەرێم هەیەە بە تایبەتی زۆرێک لەو بڕیارانەی کە بە ناوی چاکسازیەوە زۆر جار دراوە هەمیشە بەرەوکی خەڵکی گرتو و زیانەکەی بۆ خەڵک بووە. بۆ نمونە لە سیستەمی پاشەکەوتی موچەکە بڕیارێکی چاکسازی دارایی بوو کە لەبەر
گرفتی قەیرانی دارایی هاتاراوە بەڵام دوجار بەرۆکی موچەخۆرانی گرتەوە بەرۆکی کارمەند و فەرمانبەرانی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە و کەمەندام و مامۆستا و خاننشین و هەموو ئەمانەی گرتەوە. دیارە هێمن نەوزاد دەنووسێ حکوومەت تەنیا وڵات تێکەدات نەگڕێکی دەخات. دیارەم بڕیارەی وەزارەتی ناوخۆش لە ئێستادا کە دەری کردووە هێشتا نەچوەتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام لەولاوە نرخی تەکسی زۆر دابەزیوە، یان نزیک بە 2500 دۆلار نرخی تەکسی هاتووەتە خوارەوە بەپێی معدەلێک کە لە ناو تەکسیەکانە وەرگیراوە، کامەش لەلایەکەوە ئاڵۆزی دروست کردووە کە پێویستە لەگەڵ ڕێخستنەوەی ئیشوکاری تەکسیەکان و جێبەجێکردنی بڕیارەکە نرخی ئەم ئۆتۆمبیلانەش هەمووی جێگیر بکرێەوە، چاودێریەکی حکوومەتی بەوردی لەسەر بێت. دیارە باوان علی دەنووسێ پێم باشە چونکە شەقامەکان زۆرینەی بووە بە تەکسی، ئەمەژێکی لەو هاوڵاتیانەی کەپی باشە، بەڵام ئایا بە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ تەکسیەکان لە ناو هەرێمی کوردستانە کەم دەکرێتەوە؟ بڕیاری وەزارەتی ناوخۆ لەسەرەوە نییە کە هاوردەکردنی تەکسی ڕابگیرێ، بەڵکو لەسەرەوەیە کە تەکسیکردن بە فەرمانبەران بە تایبەتی ئەوانەی کە لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەن قەدەغە بکرێت. دیارە تەوەری ئەم ڕۆمان لەسەر ئەوەیە کە ئایا وەزارەتی ناوخۆ بەم بڕیارەی چۆن ئیشوکاری تەکسیەکان ڕێک دەخاتەوە، کە ئەمەش دیارە ناڕزایی بەشێک لە شۆفێرانی لەسەر شەقامەکان لێکەوتوێتەوە و بەڕێبەتی بە تایبەتی گواستنەوەی سلێمانیش لە دوایین کۆبوونەوەی لەگەڵ سندیکای شۆفێراندا کە دانیشتوون بڕیار بوو نەتیجەیەک لەسەرەوە بڕیاری وەزارەتی ناوخۆ بخەنە ڕوودوێنێ. دیارە تا ئێستا هیچ نەتیجەیەکیش لەو ڕۆوە نەخراوەتە ڕوو، تەنها ئەوەندە هەیە ناڕزایی شۆفێران لە شوێنی خۆیەتی و لەولاشەوە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ لە شوێنی خۆیەتی و هەموو لایەکی چاوەڕێەوە دەکەن ئایا ڕێخستنەوەی یا جێبەجێکردنیان بڕیارەوە ڕێخستنەوەی شوکاری تەکسیەکان چۆن دەبێت؟ ئایا تەنها دەرکردنی قەدەغەکردنی ئەوانن کە بڕیارەکە دەیانگرێتەوە بۆیان نیە تەکسی بکەن، یان لە ناو خودی شارەکانیشە ڕێخستنی شوکاری تەکسی ڕێک دەخرێتەوە؟ چکە ئەگەرێکی واشەیە کامەش بکرێتە بڕیار لە ناوەندی شارەکاندا چه جۆرە تەکسیە کار بکات، لە دەروی شار چه جۆرە تەکسیە کار بکات، ڕەنگە باشی لێبێ لەو شەقامانەی کە زۆر قەرەباڵقن تەنها و تەکسیانەی کەمۆڵەتی و شەقامانەیان هەیە پێیدا بڕۆن. بۆیە ئەم قسە و باسە ئەم بابەتە قسە و باسی زۆر هەڵدەگرێ و ئێوەی شۆفێرانی تەکسی و هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی دوانگەی خەڵکەوە لەم بەرنمەیەدا کۆمنتی خۆتان بخەنە ڕووکایە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ لاینی ئیجابی و سلبیی هەیە کە دیارە 2000 وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا ئەو کارمەندانەی ڕێگە نەداتە و کارمەندانی سەربازین چەند پلەیەکی وەزیفی لە کارمەندانی شارستانی کاری شۆفێری تەکسی بکەن بەپێی بڕیارەکە کە لە ڕۆژی 31 2019 دەرچووە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە قەدەغەکردنی تەکسی دیارە پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵایە باوکی جیهاد لە هەولێرەوە. باوکی جیهاد فەرموو جەنابەت کۆمنتت چی هەیە لەسەر بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ؟ ئایا خۆت شۆفێری تەکسیت ئەم بڕیارە خۆ دەگرێتەوە؟ السلام عليكم كاك دلا. عليكم السلام ورحمة الله. يعني من دخون تقسيم يا إبراهيم. يعني أشكال تبيل بيستفيد ولا خزر الدكان. زۆر باشە. کۆمنتی جەنابەت لەسەر بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ چیە؟ پێت باشە؟ ئەگەر پێت باشە چۆن بچێتە بواری جێبەجێکردنەوە؟ پێت باش نییە بۆچی پێت باش نییە؟ والله قرارك أزواج بيش زين كذا بس أجاب تاني تاشكوا تمثيلات وأجاب دي تكسيش كم كاتو تاني لمودين نزمة كان تسبيكا حتى مودي دور دار كنت خطئك يعني هل وشيني توستشري بتوها باش كذا بقناعتي يعني پێویستە لەگەڵم بڕیارەش ڕێژەی تەکسی لە ناوەندی شارەکانە کەم بکاتەوە ئەمەش بەپێ پلانە چۆنی بیکات يعني بۆنەوە ئەکەم دەکرێتەوە مودیل نزمەکان کەمی کات يعني ئێستا مودیل 9 و مودیل 2000 وانە هەرێکم دەتانیت ئەوەی کە ڕەزی کاتەوە مودیل 2005 دۆستەری دەتانی ئیش بکاتن بەس ئێستامە 20 زۆرەکە زەرە دەکەین لەو تەکسیانە. نازانم خۆت خاوەنی ئێستا خۆت ئیشی شۆفێری تەکسی دەکەی دیانە کاک باوکی جیهاد؟ شۆفێری تەکسیمە بەخۆم ئێستا 20 زۆرەکەم زەرەر لە یەک تەکسی سێ تەحویزی من دەکاتەوە. 25 وارەقە زەرەرت کردووە ئەگەر بێت و تەکسیەکەت بفرۆشی؟ ئێستا تەکسیەکان بفرۆشم 20 زۆرەکە لێ زەرەر دەکەم چێ تەحویزی من دەکاتەوە. زۆر باشە. خۆت ئەم بڕیارە تۆ دەگرێتەوە؟ تقریبا دەمگرتەوە نابێتەوە سەرمەی لە ناچێت ئێستا نازەم لەوە ساکەتەوە. زۆر باشە. ئەگەر بکرێ بۆ نمونە ئێستا خۆت دەگرێتەوە ئەو زیانانەی کە لە تەکسی بۆ نمونە خۆت ئێستا شۆفێری تەکسیش و ڕەنگە بڕیارەکە بتگرێتەوە ئەگەر سبەینێت تەکسینەکەی ئیشی ترچی دەسەکەوێ ئایا ئەو موچەیی کە هەتە بژێوی ژیانت پڕ دەکاتەوە؟
بەخۆی درم بە نیوەچلی یانێ ناتوانین برێت پڕ دەکاتەوە نیوەچلیە کات هیچ کاسبی نیە توێگەیە تەکچەکەش ئەوەندەیان تێکرد بوو شەریکی حزبی هینایی بە قزمەم لەو ملەتەوەنا هەمووی زەرەرەکەی بۆ ملەتەی کرد یعنی بەس ملەتەکە زەرەری کرد بە هەموو نوعش. زۆر باشە باوکی ڕاوێژ لەگەڵمانایە سپاس بۆ باوکی جیهات. باوکی ڕاوێژ جەنابەت شۆفێری تەکسیت یان ئەم بڕیارە تۆ ئەگرێتەوە کۆمنتت لەسەر ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆچی هەیە؟ بەڵێ بەڵێەوە شۆفێری تەکسیم و هیچ وەڵاهی حەزمەکرد ڕاستەخۆی وایە؟ بەڵە فەرموو ڕاستەخۆی کۆمنت و ڕای جەنابەت لەسەر و بڕیارەی وەزارەتی ناوخۆچیە؟ وەڵاهی دەستخۆشی دەکەم لای من بەرنامەیەکی زۆر باشە. زۆر سپاس. من هێڵمانەیە لە خەبیشەکەی 36 سایەقین. باشە. ئەم 36 سایەقا 6مان معاشی نییە. 30 دانەمان معاشخۆرە. 6تان معاشخۆر نین بە هیچ شێوازێک. بەڵێ 30 سایەقمان معاشخۆرە. باش. ئەمە لە هێڵای. ئەمانە واتە ئێستا ئەم 30 شۆفێرە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ دەیانگرێتەوە هەمویان جگە لەوانەیە کە پلەی وەزیفەکەی حەوت بەرەو خوارەوە بێت. هەنێکی هەیە پلە 8 و هەنێکی حەوتە کەمیان زۆرێک دوان گەڵی ناگرێتەوە ژنابیان نەگرێتەوە. زۆر باشە. ئێستا لاچوونی ئەمان ئەم 30 هاوڕێیەت ڕەنگە 30 کەسی تر بێتە شوێنەکەی ڕاستە ویش بۆ 30 کەسی تر دەدۆزێتەوە بەڵام موچەکەیان بەشی بژێوی ژیانیان دەکا ئەگەر یا ئیشی تریان دەستەکەوێ ئەگەر تەکسی نەکەن؟ والله آخر زاری چۆنە ئەم سایقانەی کەمان ئێمەڵین کە هیچی نییە سیارە بێ خەتەکان ژمای سامن خەتەکە ئەم یەکشەمەی خەتیان پێم گۆڕیوە. باشە. حکومەت ئێرم خەتەکەی پێم گۆڕێت 512,000 لێم زەنیوە. 512,000 لێم زەنیوە لە کە ئەم خەتەی بۆم گۆڕێت کارمەیەکش بێ خەت بێت یان موچە خۆرشە بێ خەتە دێت وەکو ئێمە ئیشەکات. زۆر باشە هەمیشە قسەیەکیش دەکرێت لە ناو تەکسیەکانە هەندێک خەڵکەن ڕەنگە ئەم ڕیارژ نەیانگرێتەوە بەڵام زیادن لە ناو ئیش و کاری تەکسیە هەیانە لەبوون و لە خۆشیە تەکسی دەکەن زۆر جارەگە زۆر بەڕاشکاوانە بڵێم لەسەر شەقامەکانیش تووشمان بووە تەکسی هەیە ئەگەر ئافرەت نەبێ دەسی بۆ ڕانەگری ئافرەت نەبێ ناوەستێ بۆ پیاو ناوەستێ زۆر جار بۆ ئافرەت دەوەستێ لەگەر ڕێزم بۆ هەموو شۆفێرە تەکسیەکان هەشمانە شتی وا هەیە ئایا پێویستە بڕیار بۆ ڕێخستنەوەی تەکسی تەنها فەرمانبەر بگرێتەوە یا بە گشتی کیش و کاری تەکسی ڕێک بخرێتەوە؟ والله بڕیارەکە گشتی بگرێتەوانێ زۆر باشترە بێ لە بەرەوەی دەرەوەی شار ڕێکخرێ و ناو شار ڕێکخرێ بازگەکان ڕێکخرێ ئەوانە بکرێت زۆر باشترە. زۆر باشە باز لە داشکاندنی نرخی تەکسی دەکەن لە ئێستا ئۆتۆمبیلی تەکسی لەولاشەوە کە نرخ دابەزیوە زانیاریت هەبێ ئێستاش تەکسی هاوردە دەکرێت؟ واللهی بۆ هاوردەوە ئەبزانم وەستاوە ئەوە یەک و دووەمش من خۆم تەکسیەکە بقەزەیەوە بڵێ 180 ڕقم بێداوە ئێستا ئەمڕۆ پێم هاوتە بە 130 فرۆشی بۆ ئەوەیان بڵێن بەڵێمە بۆ کەسابەتمانە ئیتر دابەزیێنەوەزە ڕۆژگارە ڕۆژای سەرەکی ڕۆژای دابەزیوە بەس ئەمڕۆ دابەزیوە سێحرەکەی زۆر باشە بە گشتی پێش نیەکشم بۆ بەرنامەکەتان ئەزای چۆنە هەقا دقەیەک 2 دقە بۆ من دانێن نەک من بتوانم ماوەیەکی زۆر لە خەڵکش بگرم کاتێکی هەبێ من نامەوێت هیچ هاوڵاتیەک لە پشتی تەلەفۆن بێڵمەوە بۆ یاگەرەوانی کە پەیوەندی دەکەن زووتر دەیان خەمە سەر شاشە بۆی کۆمنتی خۆیان بڵێ بەڵام هەندێک هاوڵاتیش هەیە کە پڕزانیاریە پێویستە ڕاکەی خۆی بە جوانی بخاتە ڕوو ئەوەش دەکەوێتەوە سەر شێوازی سیاسەتی بەرنامەکەمان زۆر سپاس دەکەین خۆشیتان لێکەم و دەستخۆشی لە بەرنامەکەشتانە زۆر سپاس بۆ تۆش سپاس بۆ کۆمنتی خۆت دیارە دوانگەی خەڵک بەرنمەیەکی تایبەتە بۆی کە هاوڵاتیان و خەڵک بەگشتی لەسەر تەوارانی کە لێرەوە دیاری دەکرێت قسە و کۆمنتی خۆیان بکەن کاک ئاری لە هەڵەبجێ شەهیدەوە لەگەڵمانایە کاکاری سڵاو لێبێت کۆمنتی جەنابەت لەسەر بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ چییە؟ وڵی من پێم باش نێ بە قوربانی چاوبووم لەبەرەوەی موچە تەوزیعەکەم سەرەدانن بۆ وەزارەتەکان کە سەرەدانە بۆ ئەم بۆ خۆ موچە خۆرم سەریان داناوە بۆ وەزارەتەکان دانی بۆ نمونە موچەی من وەرەکی کرد ئەی ناتوانن موچەی لەبەرەوەی کە زەرەر نەکا هاوڵاتی زەرەر نەکا ئەم تەکسی فرۆشتێشکا بەسەرە واتە ینی ئەوانەشی کە بۆ نمونە ئێستا بڕیارەکە هەموو وەزارەتەکان دەگرێتەوە باوەڕت وایە کە بەپێی وەزارەت بێت بۆ وەزارەتی ناوخۆ بۆ پۆلیس شەژماکدانە بۆ ئاسایشەوە باشتر نییە سیارەکەی جەفرۆشێت و هیچ زەرەرێکی ناکات ئێستا بەوەی کە بڕیارەکە هەموو وەزارەتەکان دەگرێتەوە باوەڕت وایە بۆ نمونە فەوزایەکی دروست کردووە ئەوەش تەنها بە زەرەری ئەوانەیە کە دەیانوێت تەکسیەکانیان بفرۆشن
زەرەری وانەیە تەکسیەکانمان بفرۆشم بەڵێ چونکە من دانیان تەکسیم بیرێ تەکسیم بیرێ بیفرۆشم ئەبێ خصوصیە بکڕم وایە خصوصی بێشم کڕی گران بۆ خصوصی خۆتان زانن ساری بازار چۆنە خصوصی دوکات چۆتە سەری تەکسی دوکات دابەزیوە تێگەی من دەڕۆژەمە بێش 115 ڕقەیە بیان تەکسیەکەم ێستا ئەلەی بەنەوە 5 ڕقە کاگاری هیچ چاودێریەک هەیە لە ناو پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیلدا چاودێریی حکوومەت هەیە بە تایبەتی لە ئێستادا لەوەی کە خەڵکانێک بە دڵی خۆیان نرخ لەسەر تەکسیەکان دابنێن برای بەڕێز دەستخۆشی لە حکوومەتەکرێ هەر ئیشێکی باش بکرێت تێگەی بەڵام ئەم ئیشە بەیانی ئەم تەکسیانە بە فەرمانبەران بفرۆشێت ئەدرێ بەچێ ئەدرێ بە هاوڵاتی مەدەنی موچەی نییە ئەو سارەی من ئەدێ بە مەدەنیە زیاتر قەرەباڵەخی بازار دروستە بێت زیاتر ناوشارە پڕە بێت لە ئیزدیحام وایە بەتەشیت ئەمە قسەکەی منە ئیتر بەڕاستی من پێم باش زۆر باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ کاگاری لە هەڵەبجەوە کاک عوسمان لە سیسایەقەوە لەگەڵمانایە کاک عوسمان فەرموو کۆمنتی جەنابەت لەسەر بڕیارەکەی وەزارەتی ناوخۆچی هەیە بەم بڕیارە دەتوانرێ حکوومەت یاریمی کوردستان دەتوانێت ئیشوکاری تەکسی لە ناوەندی شارەکانە بەگشتی لە هەرێمی کوردستان ڕێکی بخات باشی براکەم پێشەکی دەستخۆشی بەرنامەگە لە یەکەم زۆر سپاس بە بڕوای من ئەمە کارێکی باشە لەبەر ئەوەی کۆمەڵی خەڵک هەیە دوو ئیشە ئیسە بۆ نمونە پۆلیس و پێشمەرگەوەمانە کەمترینی معاش پێشمەرگەیە پێشمەرگە پێشی بە معاشەکە یعنی ئەو نشکەم نییە معاشەکە بەڵام هاوڵاتیش هەیە دەرباوەڕی وایە کە بۆ نمونە ڕەنگە پێشمەرگەیەک بۆ معاشەی نەژی ئیتر ئەوە هەیە نیسبەتێکی کەمە بەس بەڵامە کونێ تۆ توانی ئەو کابرای کە ئیشی نێ با تەکسیکە بێقەی تێگە واتە ئێستا باوەڕی جەنابەت بڕیارەکە بە پەسەندە بەڵام شێوازی ڕێخستنەوەکەی کۆمنتت لەسەر شێوازی ڕێخستنەوەکەی چۆنە چۆن ڕێکی بخاتەوە شێوازەکەش ئەوەیە وەزارەت بیکەن لەبەرەوەی خەڵک زۆر زەرەر نەکا لە تەکسیەکانە هەمووی بەجارە نەگری هەمووی تەکسی بفرۆشێ سبەینێ بۆەوەی کە ئەو تەکسیانە لەکوێ ئیشکەن لە ناوەندی شارەکان لە دەرەوەی شارەکان ئەمە وایە ڕێخستنەوەکەیان چۆن بێت چونکە سبەینی ئەوانەی کە مۆڵەتی تەکسیانە دەبێت سەردانی فەرمانەکەیان بە شێوازێکی ڕێگوپێک سبەینی ڕەنگەوانی کە مۆڵەتی شۆفێری تەکسیان پێدەدرێ ڕەنگە سبێنێمانە باجێکیان لێ وەربگرێن ڕەنگە سبێنێمانە سەردانی کۆمپانیای بکەن یا سەردانی فەرمانەکەیان بکەن مۆڵەتی یەک ساڵە دەبێت تازە بکەنەوە کۆمنتت لەسەر ئەمانە چی هەیە والله ئەوەش ئەبێ حکومەت پلانێک بۆ دانی ئەگەر ئەوەش بە هەڕەمەکی نابێ ینی ئاوا بم شێوەیە بەس بەڵام حکومەت پلانی بۆ دانێت چۆن ئەمەی ئاوا لێ کردووە ئەویش پلانێکی بۆ دانێ و پلانێکی جوان و ڕێگرێک لەبەرەوەی خەڵک زەرمەند نەبێت لە ئێستاە کە هەموو ئەوانەی کە ئەم بڕیارە دەیانگرێتەوە دەستیان کردووە بە فرۆشتنی تەکسیەکانیان هیچ بەرچاویان ڕوونە کە سبەینێ چۆن ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت یا لەبەر ترسی خۆیان لەبەرەوەی زیاتر تەکسیەکان حەقا حکومەت ڕوونکردنەوەیەک بیە لەبەرەوەی خەڵک زەرەر نەگا خەڵکە لە خۆی ساڕانەگین دەست نەگا بە تەکسی فرۆشتن خەڵک نیوەی زەرمەندی یەکەمە بەس بەڵام لە ئەسڵا بڕیارێکی چاکە باتە بڕیارەکە بە پەسەند دەزانیت بەڵێ زۆر سپاس لە جەنابەت و بەرنامەکەش سپاس بۆ تۆش کاک عوسمان لە سەی سادقەوە دیارە بینەرانی عزیز وەک دەبینن نەخۆشخانەی بەخشین ڕووکردنەوەیەکی داوە لەسەر ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە نێوان نەخۆشخانەی بەخشین و بەڕێوەبەتی تەندروستی سلێمانیە تێپەڕیوە دیارە ئەوەش کە لە تایسەڵی ژێرەوەی شاشەی پەیامە دەمیرێت ئەو ڕوونکردنەوەی کە نەخۆشخانەی بەخشین داوێتی دێنەوە سەر تەوەری دوانگەی خەڵک تەوەری ئەم ڕۆمان لەسەرەوەیە کە ئایا بەڕێگریکردن لە فەرمانبەران ئیشوکاری تەکسی لە هەرێمی کوردستاندا ڕێک دەخرێت کە ئەوەش بەپێی فەرمانێکی یا بەپێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆ بووە کە هەموو فەرمانبەران بەگشتی دەگرێتەوە جگە لەوانەی کە پلەی وەزیفیان لە حەوت بەرەو خوارەوەیە کە ئەوانەش دەبێت لە دوای جێبەجێکردنی بڕیارەکە سەردانی فەرمانەکەیان بکەن مۆڵەتی ساڵانە لە فەرمانەکەیان بۆ ئیشوکاری تەکسی وەربگرن شێواز و شوێنی کارکردنی تەکسیەکانیان بۆ فەرمانەکەیان ڕوون بکەنەوە نابێت لە کاتی دەوامە ئەوانش سەرقاڵی تەکسیکردن بن ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ لە ئێستادا کۆمنت و هەڵوێست و کاردانەوەی جیاوازی بەدوادا هاتووە کە لەلایەکەوە دیارە بەشێک لە شۆفێرانی تەکسی خۆپشاندانیان کردووە دێنە سەر شەقامەکان چونکە باوەڕیان وایە ئەم بڕیارە کە بە زەرەری ئەمانە لەلایەکەوە کۆمنتی هاوڵاتیان لەسەرەوەیە کە بەو شێوازەیە کە بژێوی ژیان چەندها بە موچەی فەرمانبەران ناڕوات دیارە پەیوەندیەکی ترمان لەگەڵایە کاگیاسین لە شاری هەولێرەوە کاگیاسین سڵاو لێبێت
کۆمنتی جەنابەت لەسەر تەوەری بەرنامەکەمان لە بیسەران بێ. عەلەیکوم السەلام کاکە جەلال زۆر سپاسە بۆ ئەو تەوەرە. من سیاق تەکسیە وەکو سیاق تەکسێک بەڕاستی من لە دەڤەری هەولێرەوە هەتا شاری سلێمانیەوە هەموو دەڤەرەکان بە تایبەتی کاکە جەلال بڕیارێکی زۆر باشە بۆ فەقیر و هەژار. مەسەڵەن کابرا هەژارە کابرا ئێستا من یەک بەخۆم هەژارم هەیتم نیتم ئەو تەکسێمی ئەو تەکسێش مەسەڵەن بۆ شوفێرە زۆر مەسەن کابرا والله شەخص دەیناسم مولێنەکە 200,000 وەرەگرێ ئیشی تەکسی دەکەی خوا قبول ناکە ئێدە والله بژێوی ژیانت زۆر باش بەڕێوە دەچێت بۆ ڕزقی ئیتکە دەخۆ بۆ ڕزقی کەسیتکە دەبڕێ. بەڕاستی یعنی ئەو هەمە هەچی هەستاوە لە پێشمەرگە لە ئاسایش هەستاوە تەکسی داژۆ تەکسی ئیشی تەکسی دەکە. بەڕاستی یعنی فەقیرەکەش کە بمرێ نەمرێ کەیف خۆیەتی ئیشی نەبێ هەبێ کەیف خۆیەتی. یعنی من بەڕاستی هیچ موچێکم نییە بەڕاستی وەکو کەماندامێک ئێستا کە مەعاششمان براوە یعنی تەقلیت توبین هێناوە تەقلیت توبێکە بەخۆی گوتیتی ئەتو دەستت لە کار کەوتووە دەستت چابوونەوەی تیانێ. بەڕاستی ئەمە دەستخۆشی لە بڕیاری حکوومەت دەکەم ئەوانەی مەعاشیان لە حکوومەت هەیە ئەدە چ لە فەرمانبەر بێ چ لە ئاسای چ لە پۆلیس بێ بەڕاستی بە یعنی معاشەکەی زیاد کە من نارێم کە پێشمەرگێک بڕی 400,000 وەرەگرێتن کە ئیشی تەفسیرنەکە بۆی زیاد کە من لەگە ئەو بڕیارە دانیمە دەبی بۆی زیاد کە ئەمدا لەگە ئەو بڕیارە ماگەرا حکوومەتیش غەدر دەکاتن کابرا 400,000 وەگرێ دووەمیش کرێ چی بێ. بەڕاستی زۆر باشە کاک یاسین باوەڕت وایە میژێنێک بدەم بەوانەی موچەخۆرن ئینشاءڵڵا کاکە جەلال ئەگەژێ لە منە. بەڵێ کاک یاسین فەرموو. میژێنێک بە ساق تەکسیەکان و کاسبکاران بدەم ئەوانەی تەکسیان هەیە ئەویش ئەوەیە موچەکانیان بۆ زیاد دەکرێت فەرمانبەران موچەکانیان دەکرێتەوە سەبەغدا. دووەمیش ئەو کاسبکارانە ئەوی فەقیر هەژارن ئیشیان نییە دەگەڕێنەوە سەر حکوومەت چاودێریان دەکاتن و حکوومەت بژێوی ژیانیان بۆ. زۆر باشە کاک یاسین تۆ باوەڕت وایە بۆ نمونەوانەی کە ئەم بڕیارە دەیانگرێتەوە گەریشی تەکسی نەکەن دەرفەتی ئەم کارە بۆ کێ دەبێت بۆ نمونە ئەو کاتە ڕەنگە ینی داهاتی ماگانی تۆ کە وەکو ئەوەی کە شۆفێرێکی تەکسیر و هیچ داهاتێکی ترت نیە ئەم داهاتە زیاتر دەبێت یا ئەمە ئەم بڕیارە باوەڕت وایە دەبێت بچێتە بواری جێبەجێکردنەوە بەگشتی؟ بەڵێ دەچێتە بواری جێبەجێ. ئەمن قسەم لەگەر بەرپرسێکی هەرێمی کوردستان کرد گوتی زۆر بوارەکە دەچێتە بە بواری جێبەجێکردن سەبرە تا مانجی شەد هەمووی دەگرێتەوە. بەڕاستی عنی ئەوانەی موچەخۆرن ئەوانەیە من ئێستا ملیۆنە 200,000 هەبێ خوا قبول ناکە بچم ڕزقی فەقیر و هەژاری سا بخۆم. بەڕاستی عنی من بژێن لەسەر تەکسی بێتن و یەکەشکە لەولایە بێ بە خصوصی ئیشی تەکسی لەلایە بخواتم. بەڕاستی یعنی ئەمن زۆر گەشتبینم بۆ بڕیارە بەس کاریگەری نەگرێتە سەر معاشخۆرەکان یعنی پشتی معاشخۆرەکان بە عەزیدا نەگە یعنی دەبی بژێوی ژیانی هەمووان چا بکرێ باش بکرێ ئەمجا ئەو بڕیارە بدرێ. کاکە جەلالی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ کاک یاسین لە هەولێرەوە. دیارە بە زۆری هاوڵاتیان قسەیان لەسەرەوەیە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوەی کە ئەم دەرفەتی کارە لە هەندێک لە فەرمانبەران یا لە فەرمانبەرانەی کە ئیشی تەکسیەکەم بسەنێتەوە پێویستە پاشەکەوتی موچە هەڵوەشێنێتەوە چونکە دیارە گەر موچە ڕێک بخرێتەوە پاشەکەوتەکە هەڵوەشێتەوە ئەوانەشی کە فەرمانبەر و میلاشی حکوومەتی یا وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو کات تەنها بە موچەی حکوومەتی هەرێمی کوردستان یا بە موچەی فەرمانبەریان بژێوی ژیانیان بەڕێوە دەچێت و پێویست ناکات ئەو کاتە کاری تەکسی بکەن و لەو لاشەوە ئەم هەلیکارە زیاتر دەدرێ بەوانەی کە بێکارن یاوانەی کە تەنها بژێویان لەسەر تەکسیە. دیارە هاوڵاتیان کۆمنتی جیاوازیان هەیە وەک دوایین کۆمنت کە ئاماژەم پێکرد باوان عەلی دەڵێ
پێم باشە چونکە شەقامەکان زۆرینەی بووە بە تەکسی بەڵام هەرچەندە بەشێکی زۆر لە هاوڵاتیانم بڕیاریان پێ باشە بەڵام لەولاشەوە پێویستە هەرچی زووتر حکوومەت هەرێمی کوردستان چاودێریەکی ورد لەسەر پێشەنگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ینی چاودێریەکی وردی هەبێت چونکە بەشێکی زۆر لەو فەرمانبەرانش کە بڕیاری فرۆشتنی تەکسیەکانیان داوە تووشی زیانێکی زۆر دەبن کە دیارەوە هاوڵاتیەک ئاماژەی پێکرد هەیەە بە $2500 زیان دەکات لەوەی کە پێویستە ئۆتۆمبیلەکەی بفرۆشێت پێشەوەی کە بڕیارەکەش بچێتە بواری جێبەجێکردنەوە لەولاشەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕایان وایە کە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ لە کاتێکدا لە یەک کاتە هەموو فەرمانبەران لە هەموو وەزارەتەکان نەگرێتەوە بۆی کە ئەڵاوسانی فرۆشتنی تەکسیش دروست نەبێت لە ئێستادا لە بازاڕەوە و زیانش بەر شۆفێرانی تەکسی نەکەوێت پێویستە وەزارەت بە وەزارەت بێت وەک چۆن کاتێکە موچە دێت بە وەزارەتەکان وەزارەت بە وەزارەت موچەکانیان دابەش دەکرێت ئەم بڕیارش بە هەمان شێواز وەزارەت بە وەزارەت و فەرمانبەرانە بگرێتەوە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ لە 2019 دەرچووە بەڵام بڕیاروایە هەفتەی داهاتوو بەرەبەر ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە تەنها دەرکردنی ئەم بڕیارش لە ئێستادا کافی نییە بۆی کە بە بەرچاوی هاوڵاتیان و شۆفێران ڕوونتر بێ پێویستە وەک هاوڵاتیەکی شاماژەی پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ ڕوونکردنەوەی زیاتر بدەن بۆی کە بەرچاوڕوون بنەوانی کە شۆفێری تەکسین ئایا ئەم بڕیارە لە ئێستادا کە دەرچووە چۆن ڕێک دەخرێتەوە ئەوانەی کە دیارە ڕێژوەک یەکێک لە ئەوانەی پەیوەندی کرد باسی لەوە کرد ئەم بڕیارە پێدەچێت 30 کەسیان بگرێتەوە لە هێڵێکی گواستنەوەی تەکسین ئایا کێ دەچێتە بەدیلی ئەم 30 کەسە و ئەم هێڵی گواستنەوەی نەفەراتە لە کە تەکسیە بەکێ دەفرۆشرێنەوە کێ دەچێت ئەم شوێنانە بۆی ئەمە پێدەچێت گەر حکوومەت هەرێمی کوردستان بە پلانێکی ورد چاودێری ئەمانەکە ئالۆزی زیاتر دروست دەبێت و ناڕزایی زیاتری خەڵکی لێ دەکەوێتەوە ئەگەرچی بەشێک لە هاوڵاتیان بڕیارەکەیان لە لاپەسەندە دوانگەی خەڵک ئێوە دەدوێنێت بۆی کە ڕاو کۆمنت و بۆچوونی خۆتان لەسەر و تەوەرانەی کە لێرە دەخرێنە ڕوو ئێوەی هاوڵاتیش بەشدار بن لە خستنە ڕووی بۆچوونەکانتان و لێرەوە بەرپرسانی حکومی گویان لە بۆچوونەکانی ئێوە بێت بۆی کە زیاتر ئاگەیان لە معانەت و کێشە و گرفتی هاوڵاتیان بێت لەگەڵ دەرچوونی بڕیارەکانیان دیارەوە کاماژەم پێکرد بەشێک لە هاوڵاتیان کۆمنتی جیاوازیان هەیە بووە یاسین عزیز دەڵێ وەک چۆن شۆفێری تاکسی لە فەرمانبەران قەدەغاکەن با بازرگانیش لە بەرپرسان قەدەغە بکەن کەمال سوورچی دەڵێت بەم شتانە یانەوێت خۆیان لە چاکسازی جددی و ئەساسی بدزنەوە ئەحمەد علی دەڵێت با پاشەکەوتی موچە فەرمانبەرەکان چاک بکەن ئەو کات بڕیاری ڕێخستنەوەی شوکاری تەکسی بدەن ڕەژە ناسۆ دەڵێت زۆرینەی ئەو تەکسیانە ڕۆژانەی خۆیان تەنها دەردەهێنن دیارەم زۆرینە ئایا هەموو فەرمانبەرانیش دەگرێتەوە یانە کە مش قسەی زیاتر هەڵدەگرێت چونکە دیارەوانەی کە تەکسی دەکەن بە دڵنیایەوە زۆرینەیان لەبەر بژێوی ژیانی خۆیان دەستیان داوەتە تەکسیکردن ئەگەرچی فەرمانبەری حکومی بن کارزانمەندە دەڵێ با بازرگانی نەوت لەگەڵ نەیاران ڕێک بخەن کەریم سلێمان دەڵێ نەخێر تەنیا بۆ مەشغوڵکردنی خەڵکە خەزان سعید دەڵێ ئەم حکوومەتە چی باشی کردووە تا ئیش و کاری تەکسیەکان ڕێک بخاتەوە هێمن نەوزاد دەڵێ حکوومەت تەنیا وڵات تێگەدات نەگڕێکی بخات باوان علی دەڵێت پێم باشە چونکە شەقامەکان زۆرینەی بووە بە تەکسی زۆرینەی هاوڵاتیان ئەگەرچی بڕیارەکان لە لاپەسەندە بەڵام زۆر ڕەنگە هیوادار نەبن بەوەی کە بە بڕیارێک بتوانرێ هەموو ئەم ئالۆزەیەکی ئێستا دروست بۆ بە تایبەتی لەناو شۆفێرانی تەکسیدا ڕێک بخرێتەوە بۆیە باوەڕیان وایە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی ورتری هەبێت بینەرانی عزیز دیارە دوانگەی خەڵک ڕاو بۆچوونی ئێوە وەردەگرێت لەسەر هەر تەوەرێک کە لێرە دەخرێتە ڕوو دیارە ئەم ڕۆژ تەوەری گفتوگۆ و دوانگەی خەڵک لەسەرەوە بوو کە ئایا بەڕێگری لە فەرمانبەران ئیشوکاری تەکسی ڕێک دەخرێت یانە هاوڵاتیان بۆچوونی جیاوازیان هەبووە بینەرانی عزیز لە بەرنامەکانی داهاتوومان لەو تەوەرانەی کە ڕێک دەخرێن و لێرە دەخرێنە ڕوو ئێوەش دەتوانن ڕاو بۆچوونی خۆتان بخەنە ڕوو کە دیارە تەوەرەی ئەم ڕۆژمان پێشکەش کرا تا بەرنامەیەکی تر و دوانگەی خەڵکێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ